سڵاوتان لێ بەڕێزان خۆشحاڵم جارێکی تر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆچوونەکانتان لە تەوەری تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە بەشداریکردنی کوورد دەکەین لە کابینەی داهاتووی حکوومەتی عێراقدا و ئەو داواکاریانەی کە دەبێت کورد پێداگریان لەسەر بکات و چۆن بتوانێت پێداگریان لەسەر بکات بەتایبەتی لە ئێستادا هەندێک کەس پێی وایە ئێستا کورد کارتی فشاری بەدەستەوەیە بەوەی کە هێزی پێشمەرگە بوونیان هەیە لە ناوچە دابڕێنراوەکان و ئەم کارتە فشارە ئەوەیە کە کورد دەتوانێت قسەی لەسەرکە بتوانێت ئەو داوایانەی کە پێشتر هەیبوو جێبەجێکردنی مادەی 140 ناردنی بودجەی هەرێمی کوردستان و یەکلاکردنەوەی بودجەی پێشمەرگە و یاسای نەوت و غاز و ئەو کێشانەی کە لە نێوان هەولێر و بەغدادا پێشتر پێیان دەوترا کێشەی هەڵواسرا و ئێستا کورد دەتوانێت پێداگریان لەسەر بکات بەو پێی کە ئێستا ئەو کارتە فشارانەی کە بەدەست کوردەوەی وەک هەندێک پێی وایە ئەم کارتە فشارانە ئێستا بەهێزن جیاوازن لە دۆخەکانی ڕابردوو جیاوازن لەو دۆخانەی کە پێشتر لە قۆناغ جیاجەکاندا حکوومەتەکانی عێراق پێک دەهێنران لە پاش 2023ەوە ئێستا دەوترێت کورد ئەو هێزانەی کە هێزی پێشمەرگەن لە ناوچە دابڕێنراوەکان دەتوانێت نیانکشێنێتەوە و داوای جێبەجێکردنی مادەی 140 لە کاتێکدا هەندێکی تر بۆچوونی وایە کە کورد ئەسڵەن دەبێت لە بنەڕەتەوە بەشدار نەبێت لەم حکوومەتەدا بەڵام لە ئێستا دەبمانەوە نەمانەوە کورد بەشدار بووە و لەو بارەیەوە ئەوەی کە پەیوەندی بە بەشداریکردنی کوردەوە هەبێت لایەنە سیاسی کوردیەکان دەبێت چۆن گفتوگۆکانیان دەست پێ بکەن بۆ یەکلاکردنەوەی پۆستەکانی کورد دەبێت داوای چ پۆستێکی سیادی بکە لە ئێستادا لە عێراق ئەو پۆستە سیادیانە دەبێت بەرکێ بکەون لایەنە سیاسیەکان لەناو خۆیاندا ئایا ئەم جارە پێمان دەڵێن کە زوو پێک دێن و ڕێکەوتن ئەنجام دەدەن بۆ ئەوەی کە بەشدار بن و وەزارەتەکان بۆ چ لایەنێکی سیاسی بێت تا ئێستاش هەموو لایەنە سیاسی کوردیەکان بەشدار دەبن لە حکوومەتی نوێی عێراقدا بەڵام ئایا دووبارە وەکو پێکهێنانی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە سیاسی کوردەکان ڕێکەوتنەکانیان دوا دەخرێت و وای لێ دێت کە نۆ مانگ نەتوان ڕێبکەون لەسەر ئەوەی کە پۆستە وەزارەکان دابشکەن لە بەغدادا جیاوازە ئەو یەکڕیزی و ئەو یەکدەنگی کە باز دەکرێت کورد سوودی لێ دەبینێت بۆ ئەوەی بە یەک دەنگ بەشدار بێت لە کابینی داهاتووی حکوومەتی عێراقدا یاخود ئەمە دەبێتە هۆی سستی لە بەڕێوەچوونی پێکهێنانی ئەو کابینێدا و ئەگەر هاتوو یەکڕیز نەبوو لە یەکلاکردنەوەی پۆستەکاندا ئەو کاتە چۆن دەتوانێت یەکڕیز بێ لە پێداگیریکردن لەسەر داواکاریەکانی خۆی کە پێشتر هەموو ساڵێک ئاماژەی پێدراوە ڕێکەوتنی زۆر کرابوو بەڵام تا ئێستا نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە هیچ یەکێک لەو دەستکەوتانی کە تایبەتن بە مادەی 140 و بودجەی پێشمەرگە و یاسای نەوت و غاز تا ئێستا نەتوانراوە جێبەجێ بکرێت لە فەیسبوکەوە بەناونیشانی facebook.com/naliatv بۆشوونەکانتان دەخوێنینەوە و ڕاستەخۆ دەتوانن لە ڕێگەی ڤیدیۆ سکایپەوە لەگەڵماندا بەشدار بن. کۆسرەت لەگەڵماندایە لە کەرکووکەوە یەکەم پەیوەندیمانە ئەم کاتت باشکا کۆسرەت کاک کۆسرەت لە کەرکووکەوە گوێت لێمانە کاک کۆسرەت وەڵا دیارە پەیوەندێکی ئامادە نییە. عەبدوڵڵا لە سلێمانیەوە سڵاوت لێ بێ کاک عەبدوڵڵا. ئەم کاتت باش کاک عەبدوڵڵا گوێم لێتە. مەرحەبا لێوێ کاک شوان. زۆر سپاس دەکەین. سەڵاو بۆ پێشمەرگەی قارەمان. بەڵێ. سەڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکانی هەموو جەبهەکانی کوردستان بەبێت جیاوازی. هێوادارم سەرکەوتوو بن دائیمەن لە دژی ئەو تیرۆریستانە. بەڵێ. سەبارەت بە تەوەرەکە کاک عەبدوڵڵا بەشداریکردنی کورد لە کابینەی نوێی حکوومەتی عێراقدا و دەبێت چۆن پێداگری لەسەر داواکاریەکانی خۆی بکات. پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان بەدلەیەکی فراوانەوە بەشداری بکا باشە. چی بکا بۆ داواکانی کورد؟ لە حکوومەتی بەغا نەکرێت لەبەر چی لەبەر ئەوەی ئەرهاب ئێستاکە هەڕەشە لە عێراق و بە کوردستانیشەوە ئەکا. کاک عەبدوڵڵا کەواتە بۆ چونت وایە دەبێت ئێستا کورد باسی داواکاریەکانی خۆی نەکات؟ بەڕێوەڵا باسی داواکاریەکانی خۆی بکا بەس زەخت نەکا لەسەر ئێستا ئەرهاب هەڕەشە لە هەموو عێراقەکە بە کوردستانیشەوە. ئاخر کاک عەبدوڵڵا ئەم زەختەی کە ئێستا وەک پێت وایە ئێستا ئەم دۆخەی دروست بووە هەندێک کەس پێیان وایە ئەمە کارتێکی فشارە بەدەست کوردەوە دەبێت بیقۆزێتەوە. بەڵام من هێوادارم کە حکوومەتی بەغا بیر بکاتەوە و ئێمە سەرۆکی عێراق کوردە. طبعا وزارەتەکانیش هەمووی
جێگری پەرلەمان و جێگری سەرۆک و جیا هەر کوردە بن. بەڵێ سپاس بۆ کاک عەبدوڵڵا لە سلێمانیەوە وەنەوشە هەر لە سلێمانیەوە ئەم کاتت باش. سپاس دەکەین وەنەوشەخان فەرموو. کاکشوانجان چۆنی؟ زۆر سپاس دەکەم وەنەوشەخان. دەخۆشی تەوەرەکە و لێەکەم سپاس دەکەین فەرموویەکی زۆر جوانە. بەڵێ بەنسبەتی تەوەرەکەشەوە کە کورد چۆن پێداگیری لەسەر داواکانی مافی کورددا ئەبێ ئەوان بە یەک دەنگ هەمویان ببن بە یەک پشت و پەنا لە حکوومەتی نوێی عێراقا هەمووشیان یەک داواکاریان هەبێ هەموو یەک بۆچوونیان هەبێ بە یەک ریزی بەیەکەوە بە یەک دەنگ هەموو شتێک بڵێن ئەنجا داوای ئەوە بکەن لە پێش هەموو شتێکەوانەیە داوای ئەوە بکرێ کە ژیانی پێشمەرگە چاپ بکرێت اینجا بودجەی هەرێم بگەڕێتەوە بۆ ناو هەرێم ئەو شتانەی کە لە بەها تاکو ئێستا نەکراوە و لە مادەی 140 ئەوانە هەمووی پێداگیریشی تەواوی لەسەر بکرێ بە یەکریزی و بە یەکدەنگی وەنەوشەخان وەکو هاوڵاتیەکی کورد پێت وایە دابەشکردنی پۆستە وەزارەتەکان واتە لە نێوان کوردەکان خۆیاندا لایەنە کوردیەکان کاریگەری دەبێت لەسەر ئەو یەکدەنگی کە تۆ باسی دەکەی کاریگەری دەبێت؟ طبعا کاریگەریە بێت ئەزانیی ئێستا ئەم مەسەلەی ئێمە وەکو مەسەلەی کوردایەتەکەی وەکو ئەو مەسەلەی لێ هاتووەها کابراکە ئەلو گوێم لێتەوە نەوشەخان بەڵێ دارەکە ئاياتە دەستکوڕەکانی یەک جێگەیشتێننەوانێ بە کۆمەڵیان ناتێ کەسیان ناتوان ئەوانیش ئەگەر پشتی یەک بگرن پەنای یەک بگرن حیزبایەتی وەلاوە بنێن داوای مافی گەل بکەن بە مافایەتی بچنە پێشەوانی هەموو شتێکیان بۆ کرێ بەس ئەگەر هەر حیزب بۆ خۆی هەوڵ بە نەوەڵڵی هیچ شتێ ناکرێت. بەڵێ سپاس بۆ نەوشەخان لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندەکەت. هەژار لە سماقەوە ئەم کاتت باش. باشی کاکشان سپاس دەکەین کاک هەژار. بەڕێزی وایە من دەمەوێت پێکەوە بەشداری بکەین بەڵێ جوانترە نەک دژاتێک بکەین بەڵێ پێکەوە بەشداریکەن چۆن پێداگیری بکەن لەسەر داواکاریەکانی کورد مادەی 140 بودجەی پێشمەرگە هیوادارم هەموو داواکاریەکان جێبەجێ بکەن دەستخۆش پێشمەرگەش نەکەن. بەڵێ چ قسەیەکت ماوە کاگەجار؟ بەڵێ سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. دارەوان لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش کاک دارەوان. باشتر بۆ تۆ ئەم کاتتان باش کاکفان. سپاس دەکەین کاک دارەوان فەرموو. لە کەناڵەکەتانەوە وڵاو ڕێز بۆ جان پێشمەرگە نێرم هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن بەڵام ئەوەی من ئەمێ بیڵم لێرەیە چەند شتێکە هەمیشە سەرکردە سیاسیەکان شتەکە یەکلایی دەکەنەوە باشە لەم ڕۆژەیە کە گیانی ئەودەمە پێشکەوتووە و تەکنۆلۆژیا هەیە بۆ ئەو شتانی کە ئەیانێ نایخەنە ڕاپرسیەوە ئێستا من لەم کەناڵی ئێوە ڕۆژانە ئەیبینیم ژمارەیەکی زۆر پەیوەندیە کاڵێوا بکرێ باشەوە نەکرێ خراپە بەڵام هیچ گوێیەک ناگیرێ لەمانە با سەرکردە سیاسیەکان بۆ تۆڕی کۆمەڵایەتیان هەیە با بەرنامەیەک لە فەیسبوک و شتەکە دامنێن بیخەنە ڕاپرسیەوە تا چەند پێیان باشە داواکاریەکان چۆن بێت بۆ چی بێت داوای چی بکرێت داوای چی نەکرێت. من هەر ئەوە نەمە بڵێم هیچی کاک دارەوان بوو بەرە پرسیارێک مێگەرگوێت لێمە. بەڵێ داواکاریەکان ئێستا دیارن مادەی 140 بودجەی پێشمەرگە و ئەو کێشانەی کە لە دوای 2023 تا ئێستا بەردەوامن ئەم داواکاریانە دەبێت کورد چۆن پێداگریان لەسەر بکات بەوەی کە ئێستا هەندێک کەس پێی وایە کارتی فشاری بەدەستەوەیە. کورد هەمیشە ئەوەی کە بەدەستێنەوە لەسەر مێزی گفتوگۆ دۆڕانێتی من ئەمڕۆ یەک وتی کاک بەسوودم جۆلێ بووتی تایار عەلایی باسی کرد ئەڵێ ئەگەر بێت و دۆخەکە زارانی لێ بێتەوە یاسای نەوت و گاز جێبەجێ بکرێت ئەوە تۆ دۆخی زارانی لێ دێت یعنی کەرکوردیش تەسلیم مەکەینەوە. بەڵێ سپاس بۆ کاک دارەوان لە چەمچەماڵەوە. کاروان لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاروان. ئەم کاتەوە باش زۆر سپاس. من پێشنیارێکم هەیە فەرموو. بە حکمی ئەوەی کەوا کورد لە عێراقدا پێویستی بەهێزی هەیە بە تایبەتی لە وڵاتانی دەرەوە من پێشنیارم ئەوەیە کە ئەم دەسەڵاتە بەکار بهێنرێ بۆ ئەوەی کەوا لە ناو عێراقیشە کورد پێگەیەکی بەهێزی هەبێ یاخود وەرەقەی فشاری بەهێزمان پێبێ بە تایبەتی وەکو ئەوەی کەوا بڵین کۆنفیدرالیەکمان هەبێ چونکە لە کۆنفیدرالیە تۆ سێرەکەی سنوورەکەت ئەزانین تا شوێ دەدەسەوێ هەندێک دەسەڵاتی ناوخۆیت هەیە بەدەست خۆتەوە بێ. کاکاروان بوونی هێزی پێشمەرگە لە ناوچەدا بڕندراوەکان پێت وایە ئەمە کارتی فشارە؟ ئەوە تقریبا چۆڵی وەکو هینێک وایە وەکو ئەمری واقعێک وایە تۆ ئەگەر ئەو ناوچانەوە بەدەستەوە نەبێت ناتوانین لە ئەمری واقعە ئەو شوێنانە بڵێ ئێستا بۆ نمونە بڵین پارێزگاریکردن لەو ناوچانە ئەبێ بە ئەمری واقعێک کە تۆ ئەیسەلمێنی ئەڵێ من دەسەڵاتم تا ئەو شوێنە هەیە
و ئەوەش بۆ داهاتوی کورد زۆر گرنگە چونکە سپاس بۆ پەیوەندەکەت تارق لە کفریەوە ئەم کاتت باش کاک تارق کاتت باش برای بەڕێز زۆر سپاس دەکەین فەرموو کاک تارق کاکە تەوەرەکەت دەربارەی ئەو ڕاپچی ئەوەی بەغا بەڵێ کاکە ئەوان جارەوەتا لە سلێمانیە لەسەر مەحافەزەوە 100 ڕۆژ 100 ڕۆژ بەبانە مەحافەزە هەڵبژراوە تەواو بووە بۆچی مەحافەز دانانن لەبەرچی گەرەمە ئەمە حزبی ئەمە حزب مسەیدەرە وایە بۆ چوونی تۆ چییە کاک تارق وڵا بۆچوونی من ئیمانم بە کورد نییە لەبەغا لەبەرەوە ئەمە 10 ساڵە و 20 ساڵە بەشەدن بەڵێ ئەگەر قسەیەکت مابێت توانیان لەناو خۆیانەکەی توانیان لەناو خۆیان یەکگرتوو بن یەکگر بن لە سلێمانیە لە هەولێر ئەو کاتەی لە بەغاش ئەبنە یەک و بە یەکێت بە یەک قووەت مسەیدەرە بن بەڵام کەس دلی پیان خۆش نییە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت گەرمیان لە دەربەندی خانەوە لەگەڵماندایە کاکشوان گیان ببوورە وەڵی نازانم تەوەرەکەی جەناب بوو لەسەر چیەکە بۆم ڕووگەرەوە منتەبم کاک گەرمیان تایبەتە بە چۆنیەتی پێداگیریکردنی کورد لەسەر داواکاریەکانی لە کابینەی داهاتووی حکوومەتی عێراقدا وڵا کاکشوان من پێم وایە ئەوە چەندەها 8 ساڵی ڕابردووتر لەوێ بوونەوەانە لە عێراقا پێداگیریان کردو هیچیان نەکردێ بۆ مادەی سەوچ لە بوو چێ هەرم شتێک ئیمڕۆم من پێم وایە کاکشوان هیچیان پێ ناکرێت بەس ئەمەوێت لەسەر تەوەرەکە لادەم دوو قسەکەم کاکشوان فەرموو لەو کاتاکە بینی منافەسە یەکێتی و گۆڕان و پارتی هەبوو لە سلێمانیا ئەمان بینا کە لە گردەکە وەزعێک کە ڕووی ئەدا لە سلێمانیا کۆمەڵی خەڵک بوو ئەچون لە گردەکە خۆیان ئەبەست و ئەیان وەزن ئارامە کۆمەڵێک چون ناو گردەکەەوە ئیسا ئەو کەسانە نابینین ستا بڕۆنەبەرەکانی جەبهە پێ قسە بکەن باوکی سوورکیۆمانە بینی لە کە قسەیە کرد بیست مایکرۆکیە کرد و ئەوی وا ئیستا بۆ نایبینی باوکی سوورکیە و لە مایکەکان و قسەکە لە جەلەولا و لە شوێنەکانی ترەوە سپاس بۆ پەیوەندەکەت سەرتیب لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش زۆر سپاس دەکەین کاک سەرتیب فەرموو قوربانت بم تەوەری ئەمڕۆمان لەسەر چییە چۆنێتی پێداگیریکردنی کورد لەسەر داواکاریەکانی لە کابینەی نوێی حکوومەتی عێراقدا برای بەڕێزم لە سیاسەتا مەرحەبا و عاتیفە و برایەتی و هاوسێتی و پێکەنی نییە سیاسەتە و سیاسەت لە سیراعەیە سیاسەت هەرکو فەریقی بەرامبەر ئەو ئەوێ گۆڵ بەسەر ئەوە بکە ئەم جارا بێشاندی دانوستانی کوردی لە بەغا پێشەوەی بچێت لە ناو حکوومەت و بەشداری بکە ئەبێ داواکاری و شوورەکانی خۆی تەڕح بکات و اینجا بەمەس بەشداری لە حکوومەتی داهاتووی بەڕێز حەیدەر عەبادی بکە من پێم وابێ کاتی خۆشی حەیدەر عەبادی مشتەساری سیاسی مالیشی بوو لەو باشتر نابێ بەڵام ئەوەی کە شەرتی ئەساس و مەرجە بۆ ئێمەی کورد تەبایی و یەکڕیزی و یەکهەڵوێستی لە ناو خۆمانە و خۆمان کۆ بکەینەوە بە شێوەیەکی ڕێکوبێر اینجا بەرەو بەغا و دانوستان بکەوینە ڕێ بۆ ئەوەی داواکاریەکانمان لەگەڵ حکوومەتی داهاتووی بەغا بخەینە ڕوو ئەگەر بێت و موافق نەبێت لەسەر جێبەجێکردنی ئێمەش بە مەرج لەگەڵ ئەوانە بەشداری حکوومەتی نوێی تازەی بەغا ناکەین ئەمانە جێگای سێقە و متمانە نین و هیچ کاتێ باوەڕیان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هاوکار لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک هاوکار ئەلو بەڕێزم کاتۆ باش هەموو کاتەکەت فەرموو کاک هاوکار پێ زەحمەت ئەمە پێی سارێک دەسەر موسێ دەزرە قساکەن وەڵا بەڵێ کاک هاوکار باشە کاک هاوکار موچەی پێشمەرگە بودجەی پێشمەرگە یەکێکە لەو کێشانەی تا ئێستا یەکلا نەکراوەتەوە لەگەڵ بەغدا دەبێت کورد ئەم جارەکە بەشدار دەبێت لەم حکوومەتە لەم کابینەیە دەبێت چۆن پێداگیری لەسەر بودجەی پێشمەرگە بکە پێت وایە چی بکات بەڕێزەکەم قسەکەت دیوادارم بەبیری دەساڵی ڕابردوو و دەسای ڕاودبیر نەکەنەوە بەس بە پۆست و پارە و شتانە ئەڵڵا خاڵتێن جارێکە بە دەستی بەغا دیوادارم جارێکی تر بە ڕازگویانە بچنە بەغا بە یەک دەبچنە بەغا بۆ ئەوەی جارێکی تر جێدەستەی بەغا نەبین وەکو دەساڵی ڕابردوو بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ڕێبەر لە دهۆکەوە ئەم کاتت باش کاک ڕێبەر ئەمیت باش بن هەر سەرکەفتی من داخل سەرکەفتی بوو هەمی پێ پێشمەرگاتکەم پیشنگانی حتا خەڵاتی جەبهەیەکێکم وەکێکم داخل سەرکەفتنی بوو دکەم ئینشاءڵڵا سەرکەفتنانی دیکە و شکستنەوە یەکدمەڵی هێتن ژباب تا حتا ڕۆژ ئاوای عەرەبی بەڵێ فەرموو کاک ڕێبەر والله نبس برجع پێشمەرگە بیر و باوەری مەبەغدانە وایە هەمیە دەنگێکی بیان بیر و باوەری نەدەینەوان ئەم وەکو شفتەرێمە ئینان هەم چ تشتای نەکەین هەر
هل أو بيجن أو ترى أو قرار أو عرب بيجن أنا وطاسة وحمامة ألقى رنج التبنى بين بدل كرني ذاك مالكي من ذاك يدي بيدي أنا أو دش من المنع بيندسكوا ما في قوة جرين چۆن دەبێت چۆن ئەو مافە چۆن وەردەگیرێت لە ئێستا کورد بیکە بە مەرج بۆ دانوستانەکان یاخود بەشدار بێ دواتر قسەی لەسەرکە كرت بيرو بالك مثلا أنا في بيرو بالك كون خوب شيانات كو هابيتن إكتبنا كمال كن هابيتن هذا الذكر بيتو يدشمن يدي بيتن هذا يكي بيرف كو بيتن أفتش بونو أباي يدشمن هم بلا بيتن أم همي كرت إك بدينو إك خينونو إك هستين أم بيتكم إك تجارو إك سنجر بين هكذا صنع بيتن قدام سكتني لابينين بالعام قاضي ما بالعام قاضي في لكن وقت تمام وريس أودي ما تشكري وبشتينج سيدارة دوري سيدارة بالعام جاتات بدخانش بينكن بالعام أحمد خانش بينكن أو شد بسن مقدام بوداري وهم بكين شنصر بورس مراتنا محاضر كان يا مصادق كابين بەڵێ زۆر سپاس بۆ کاک ڕێبەر لە دهۆکەوە لە فەیسبووکەوە سەبارەت بە تەوەرەکە ئالانی ئەلەند لە بریتانیەوە کۆمنتەکەی نردووە نووسێتی سەرەتا کورد پێویستە پێداگری بکات لەسەر گۆڕینی دەموچاوەکانی پێشوو مەبەستم ئەو نوێنەرە شەرمن و حەزب بەرستانەیە کە لە 8 ساڵی ڕابردوودا تەنها خزمەتی عەرەب و مالیکیان کردووە پێویستە داواکاریەکانیان بە شاهیدی چەند دەوڵەتێکی زلهێز بێت وە کات و شوێنی جێبەجێکردنی مەرجەکانی کورد دیاری بکرێت ئەگینا هەمان سیاست پەیڕەو دەکرێت لە لایەن عەرەبە شۆڤێنەکانەوە. بەختیار لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش کاک بەختیار. سڵاو بۆ تۆ کاک شوار. سڵاو لە تۆش کاک بەختیار. سەلامەت بی. وەڵاوی ڕاستی بێ کورد وەفتی کورد پێداگری لەسەرەوە بکە تا ئێستا بەس کوردستانە هەرێمی کوردستانە عێراقی فیدراڵ و عێراقی موحەد و فیدراڵ هیچ دەستگایەکی ناوەن لە بەغایە نییە دان بە مافەکانی کووردا بنیە بەوەی کە ناتوانن قەتعێ هەڵواتن لە وەزارەتەکانە بڵێن ئەم جمهوریە فیدراڵیە ئەم محکەمەی ئیتیحادیەکی وادان درێکەوە تعبیر لەوە بکاوەکو ئەنجومەنێکی پیرانی ئەمریکا شێوەیەک هەبێکە لە ئەم محافظە و هەرێمەکان تایە ئەندام بن بۆ ئەوەی کە مافەکان تایە بە دەستوری بکرێ هەتا ئێستا بەغای سەردەمی سەدام حوسێنە دەموچاوەکان تەنیا چەند کەسێک گۆڕاون و حکومەکەیان بەدەستەوە بە هەوەستی خۆیان بەڕاستی بە مەسلحەتی خۆیان قەشڕاکێشن ئەوە نییە کە مافەکان بە دەستوری بکرێ هیوادارم کە وەفتی کورد دەچێتە بەغا پێداگری لەسەر دەستوریەکان بکات. بەڵێ سپاس بۆ کاک بەختیار لە چەمچەماڵەوە. هاوڕێ لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک هاوڕێ. باش کاک شوان. سپاس دەکەین فەرموو کاک هاوڕێ. کاک شوان وڵای پێشیان میتوانە ئەگەر ناو ماڵی یعنی هەتا ناو ماڵی کورد یەک نەخێتەوە بەدەست نایاتەوە دەسازەکانی کورد. بەڕاستی کاک شوان ئەوە ئێستا کە لە ئەگەر عەبادیاتە سەر عقوم هیچی زەمانێکی باشتر نابێت بەڵکو بگرێت لە ماڵی شکاتە دەبێت. پێت وایە بۆ کاک هاوڕێ ئەمە پەیوەستە بە چیەوە پەیوەستە بە چۆنیەتی مامەڵەکردنی کورد لەگەڵ سیاسەتی عەبادییان ئەوە حکوومەتی عێراق ئەم سیاسەتە هەمیشە هەر پەیڕەوی دەکات. عەرەب هەموو وەکویەکە ڕاستک مالیشی بێت عەبادی بێ ئیبراهیمی بێت هەرێکێکیان بێ عەرەب هەمووی بەرامبەر کورد لەژێرەتی کورد دەکات. دەبێت ئەگەر وایە کورد دەبێت چۆن خۆی ئامادەکات بۆ ئەم سیاسەتە نوێیی عەبادی بەپێی قسەی تۆ. بەڕاستی پێویستە داوا بکرێت مەرجەکان نەک مەرج جوانیە بەڵام داواکردن ئەگەر داوا نەکرا بەڕاستی جیاب بینەوە. پێشتر هەر داوا نەکراوە کاک هاوڕێ. سپاس بۆ پەیوەندەکەت کاروان لە باڵەکایەتیەوە ئەم کاتت باش کاک کاروان. سپاس دەکەم برا عەزیزی سەلامەت بی. سپاس فەرموو کاک کاروان. بەڕای من ئێستا لە کوردستان خەڵک زۆر سەرقاڵە بە ئەنواع نەوحیەت یەکێک دەڵێ کورد یەک ناکەوی و یەکگر نییە و لەولا دەڵێن پەکەکە هات لەولا دەڵێن یەپەگە هات بەڵام بەڕاستی تا ئێستا قیادەی هەموو کوردستان کاک مەسعود دەیکاتن ئەوە زۆر ڕوونە کە یەک سەرکردە هەیە کوردستان سەرپەرشتی هەمووی دەکا و پێشم وایە جەنابی کاک فواد مەحسووم سەر کۆماری عێراق لە ئێستادا موقەت لە بەغدادا دەنیشیتن پاش ئەو شەڕە خەلاص بیتن بەڕای من 100% ئەویش دەگەڕێتەوە کوردستان ئێمە یەکلا دەبینەوە لەگەڵ بەغدا و ئیتر دەوڵەتی کوردی تەواو بووە و هیچ شتێکش نییە کە گومان بۆ خۆمان دروستکەین هیوادارم
پیادەی کوردی هەروە یەکگر بی تاکو ئێستاش کە یەکگرە با هیچ پروپاگەندەیەک کە دروست نەبی لە کورد. بەڵێ سپاس بۆ بەشداریکردنت. پۆڵا لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک پۆڵا. سڵاو لە تۆ لێکەکەی بینرانی خۆشەویست خۆشەویستی بۆ سەر تاپای پێشمەرگە قارەمانەکانی هەر سەپاتی کوردستان. سوان بەیان جارێکتر وتومانە نوێنەکانی کورد بەو حاڵەوە هەستن هیچ دەستکەوتێکیان نابێ و من ڕەشبینم بەڵام سەرڕایەوە چەند تێبینیتم هەیە. یەکەم هەڵەکانی پێشتر دووبارە نەکەنەوە بە هەموو زۆرەکانی. دووەم هاتە سەر بابەتی ناوچە کوردستانیەکان داوای کرێنتی ناوبژی دێوڵەتی بکەن ئەویان زۆر گرنگە. خاڵێکی تر وەک ئامۆژگاری وەک مارەگەفتە ئێمەی کورد تر مساومە لەسەر حیسابی کورد لەگەڵ لایەنە سونیەکان نەکەن چونکە ئیسپات بوو لایەنە سونیەکان لە ئەنفال و ژن منداڵ داڵانکردن و خاگوزانکردنی هیچیان پێ نییە. وایە گومان دەکەن هەر ڕێکەوتنێک سابزکردنێک لەگەڵ لایەنی سونە جێ گومانە لەگەڵ ڕێزم. بەڵێ سپاس بۆ کاک پۆڵا لە هەولێرەوە. عەبدوڵڵا لە ئەمریکاوە ئەم کاتت باش کاک عەبدوڵڵا. چۆنی کاکە شوان؟ زۆر سپاس کاک عەبدوڵڵا فەرموو. وەڵای بەڕێی من کورد وال کاک عەبدوڵڵا گوێت لێمانە؟ بەڵێ فەرموو. کورد و عەرەب ئەگەر بیان کەوتە ناو مەنجەڵێکەوە بەیەکەوە بیان کوڵێنی لە ئاخیرا لە یەکتری جیابنەوە. تۆ باشتر وایە کورد بەڕاستی لە عەرەب یعنی وازە عەرەب بێنی بە هەموو شێوەیەک. ئەمە لە ئێستادا ئاسانە بە تایبەتی کە ئێستا کورد بەشداری کردووە لە کابینەی داهاتووی حکوومەتی عێراق. بەڵێ ئێستا یعنی بەڕاستی ئاسانترە لەبەرەوەی ئێستا لە هەموو شوێنێک جارە گەر بتە کورد یان پێشمەرگە بەڕاستی ئەبوو سەعاتێک ئێکسپلێنت کردە شەرعت کردە بوویان تۆ چێیت و چێنیت و بەڵام ئێستا هەموو کەس دەزانێت کە کورد چێیە پێشمەرگە چێیە هەموو کەستی نەگێمەش وەکو کوردێک ئێمە خۆمان شانازی یعنی. سپاس بۆ بەشداریکردنت کاک عەبدوڵڵا. قادر لە کەلارەوە ئەم کاتت باش کاک قادر. سڵاو لێبێ بەڕێزم چۆنی سپاس زۆر سپاس کاک قادر فەرموو. قوربان بنسبە بۆ ئەم تەوەرە ئەمانە یەک بنە ماڵن جەماعەت مالکی و جەماعەت ئەمانە حزب داوە ئەگەر بێت و کوردستان ڤەمانێ بۆ خۆی پێیان نەکا لە ئەمریکا و لە دول عالەمە و لە ئەوروپا و کە کەفیلێکی ئمڕۆ گەورە دانەنا لە بین هەردوو لاغا بەیاندوبانی هەم ئەم قراراتە ئەوە قرارەکەی مالکی هەم هەموو شتێک پێشەڵەکەن بەرامبەرمان. ئەبێ چۆن ئێستا ئەمریکا پشتمانی کردو و ئەوروپا پشتمانی کردو و دول عالەم و ئەڵمانیا و هەموو دۆلەکان کە لەسەر ئەم داعشە و یارمەتی کوردستانە دەن ئەشی ئەم تەوەریشا هەم پشتمان لێ بگرن و ئیمزایەکمان بۆ بکەن دووەلی کە ئێمە کوردین حەقمان نەفەوتیە وەکو ئەو حقوقا کە مالکی فەوتانی. زۆر سپاسانەکەم و مەمنونم بۆتان. سپاس بۆ کاک قادر لە کەلارەوە. لە فەیسبوکەوە سەبارەت بە تەوەرەکە توانە شۆڕە نووسیوێتی سەبارەت بە پێداگیریکردن لەسەر داواکاریەکان نووسیوێتی پێکێنانی حکوومەت دەبێت پێداگیری لەسەر پارەی بڕاوی کورد بکرێ هەمووی سرف بکرێ و لەگەڵ چەند پۆستێکی سیادی کە پێی وایە کورد دەبێت داوایان بکات. خەڵات لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش. ئەم کاتت باش بەڕێز. زۆر سپاس دەکەین کاک خەڵات. برای بەڕێزی وەڵایی لەسەر ئەو تەوەرەی کە بۆ دەستنیشانتان کردوم پێم باشە ئەو کوردانەی وەرزی دانوستانکاری کاچێتە بەغداد پێم باشە باسی مەجوشتیوانەکەن لەبەرەوە حەقی خۆمانێ مە شتێک نییە قەنەعاتی من شتێک نییە ناوی مەژ لەبەرەوە داواکاری خۆمانێ یەکەم شتێکش کە باسیکەن لەوێ داوای ڕەوای گەلی کوردانی هەمومانەزانی ماوەی هەشتمانێکە بێ موچەی خەڵکیان بڕیوە ینی قەنەعاتم بەوە نییە کە بچن باسی مەجوشتیوە بکەنەوە داواکاریەکی تایبەتی خۆمانە حەقی خۆمانە وەکو جەنابی سەرۆکی هەرێم هەموو جار ئەفەرمێ ئەڵەیە کەس ناتوانێت ئەوە ماف بەێمە بداوە مافی خۆمان ئێمەش تەمە ناکەین داواکاری لەو بەڕێزانەی کە ئاچنە بەغداد داوای حەقی خۆمان کە شتێک داوا نەکەن کە بڵێن مەرج و ئەو شتانە بەرەوە شتێکی حەقی خۆمانە هەرەوەی کە جەنابی سەرۆکی هەرێم فەرمێ قەنەعاتشم وایە بەڵێ قەنەعاتیشم وایە هەتاکو ئەو بەڕێزانەی وەکو جەنابی کاک مەسعود بارزانی ئەو کۆمەڵە خەڵکە بمێنن لە کوردستانە ئێمە بینە خاوەن شتو ئینشاءڵڵا.
سپاس بۆ کاک خەڵات لە چەمچەماڵەوە و چانێک و بەردەوامی لە وەرگرتنی بۆچوونەکانتان بەڕێزە. دووبارە سڵاتان لەوێ ڕێزانێمە بەردەوامی لەگەڵتان تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەی خۆتان تایبەتە بە چۆنیەتی پێداگیری کورد لەسەر داواکاریەکانی خۆی لە کابینەی داهاتووی حکوومەتی عێراقدا لە فەیسبوکەوە سەبارەت بە تەوەرەکە شنە هەورامی نووسێتی هیوادارم هەموو حەزبەکان یەکدەنگ بن لە پەرلەمان داواکاریەکانی خەڵکی کوردستان داوا بکەن کە دەبێت جێبەجێ بکرێت بە تایبەتی موچەی خەڵک و مادەی 140. ڕزگار لە بازیانەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک ڕزگار. زۆر سپاس فەرموو کاک ڕزگار. هیوادارم وەک ئەوەی لە ڕابردووە کردمان وەک ئەوەی لە ڕابردووە حکوومەتی عێراقمان لە هەولێر تەشکیل کرد کچی خۆمان کرد بە قوربانی کوڕی خەڵک. هیوادارم جارێکە شتی وا دووبارە نەبێتەوە. هیوادارم سەرکردەکانمان بە ئەزمونێکی نوێوە بچنەوە بەغا لە داکۆچی لە مافی تاک بە تاکی کوردکەن دانوستان لەسەر هەموو حەق و ماف و سنووری هەرێمی کوردستان بکەن. ئەوە بکەن جارێکی تر موچەی مناڵی خەتی و نەبڕێ. ئەوە بکەن جارێکی تر سزا بە موچە نەدرین. زۆر سپاس. سپاس بۆ کاک ڕزگار لە بازیانەوە. فەرمان لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش کاک فەرمان. ئەم کاتە باش قوربان. هەموو کاتێکت فەرموو. زۆر سپاسەکەم سەلامەتی. وڵی تەوەرەکەتان بەڕاستی تەوەرێکی زۆر جانە. بەڕاستی من هیوادارم وەکو هاوڵاتیێک ئەوەی کە لە ڕابردووە کردمان ئەم جاریان دووباری نەکەینەوە. هەموو سەرگردەکان یەکدەنگ و یەکڕەنگ بن پێکەوە یەک هەڵێستانە بەبێ هیچ مەرجێک ناوچە داڕۆگەم کرد سەر هەرێمی کوردستان دابینکردنی بودجەی خەڵکی کوردستان چیتر جارێکی تر نەبڕێن بۆی ئەو خەڵکە ئاوە چاواشەکاری بکرێتە سەر خەڵکە و یعنی خەڵکی تووشی نەهامەتی و ئاواری دەربەدەری بێت. هەتا ئێمە یەکڕەنگ یەکدەنگ نەبین بە هیچ شێوەیەک با نەچینەوە بەغابا دێرە یەکی قبول بکەین یەک برا گەورەمانە نەبوو وەکو لە ڕابردووە کە ڕوویدا لایەنێک پشتگیری لایەنێکی ترێکرد لە بەغاو لایەنێک دژایەتیەکرد. ئەمە بۆی هۆی یەکرازانی هەموو پەیوەندیەکان یعنی بەڕاستی خەڵک هەمووی تووشی ناومێدی بوو. هیوادارە ئەم جاریان حکوومەتێکی نیشتیمانی پێک بهێنرێت. زۆر سپاسانەکەم. سپاس بۆ کاک فەرمان لە چەمچەماڵەوە لە فەیسبوکەوە چرکە نووسیوێتی بە بۆچوونی من نابێت وەک داواکاری بێت چونکە ئەمە مافە دەبێت بسەندرێت و باشترین چارەسەر بۆ ئەم دۆخە ڕفراندۆمە لەو ناوچە کوردیانەی کە تعدیب کراون. ئەوە ڕاست بێت دوو بیرۆکەی وەخۆی نووسێتی دوو بیرۆکەی پارتی و یەکێتیە کە ڕێگرن لە لێکلایەنیکردنی ئەو کێشانە یاخود مەبەستی وایە یەکلاکردنەوەی ئەو کێشانە. شاژن کوردستانی پەڕەیەک بۆ ناوە لە فەیسبوکەوە نووسیوێتی کورد 100 ساڵە نەیتوانی بە قەناعەت بە عەرەب بهێنێت کە گەلێکە خاوەن مافە. ئێستا ئێوە چاوەڕێی ئەو دەکەن عەبادی قەناعەت پێ بهێنن کە کورد خاوەن مافە. دابڕین لە عێراق تەنها چارەسەرێکە بۆ لە خۆ هەستکردن کە عەرەب مەبەستی خۆ هەستاندن لە خەوی عەرەب کە ئەو خەوە قورسە تۆ ناتوانیت دانوستان لەگەڵ کەسێک بکەیت کە باوەڕی بەبوونت نەبێت. مامەقالە لەگەڵماندایە لە گوڵەخانەوە. سڵاو لێبێ مامەقالە. بەداخەوە پەیوەندەکەی پشڕا. ئێمە بەردەوامی لەگەڵتان بەڕێزان بۆ چوونەکانتان وەردەگرین سەبارەت بۆی کە کورد دەبێت لە داهاتوودا چۆن پێداگیری لەسەر داواکاریەکانی بکات. هەندێک پێ وایە لە فەیسبوکەوە نووسیویانە ئەمە مافە دەبێت وەکو داواکاری نەبێت بکرێت بە مەرجێک بۆ بەشداریکردنی کورد لە حکوومەتی داهاتوودا. بەڵام ئێستا ئەوەی کە باز دەکرێت ئەم دۆخی ئێستا جیاوازترە لە دۆخەکانی پێشوو کە تێیدا کابینەکانی پێشووی حکوومەتی عێراق پێک دەهێنران ئەم جارە کورد هێزی خۆی کە هێزی پێشمەرگەیە لە ناوچە دابڕێنراوەکانە کە ئەوەی کە ئێستا زۆر قسەی لەسەر دەکرێت مادەی 140 کە لە سەرەتاوە سەرۆکی هەرێمی کوردستان ئاماژەی بۆدا کە مادەی 140 جێبەجێ کراوە. هەموو لایەنەکان ئێستا کۆکن لەسەر ئەوەی کە مادەی 140 دەبێت یەکێک بێت لەو کێشانی کە لە یەکەم دانوستانەوە قسەی لەسەر بکرێت. بەڵام سەبارەت بە بودجەی پێشمەرگە ئێمە دوێنێ لە پرۆگرامی مەکی خەڵکدا ئاماژەمان بە ڕاگەندراوێکی نووری مالکیدا کە فەرماندەی هێزە شەکدارەکانە بەوەی کە
مەترسی نیشاندا بوو هۆشداریدا بوو لە وڵاتانەی کە هەرێمی کوردستان پرچەک دەکەن ئەم پرچەکردنەی هێزی پێشمەرگە تا چەند دەتوان ئێوە قسەی لەسەرکەن تا چەند کاریگەری دەبێت لەسەر داهاتووی کێشەی بودجەی پێشمەرگە و یەکلانەکردنەوەی ئەم بودجەیەوە لە نێوان هەولێر و بەغداددا. ئاسۆ لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک ئاسۆ. چۆنی برا باش؟ سپاس دەکەین کاک ئاسۆ فەرموو. زۆر سپاس دەستخۆشیت لەکەم بۆ تۆرەکەت. زۆر سپاس فەرموو کاک ئاسۆ بەڵێ. سپاس دەکەم بەڕێی من یەخستنەوەی ماڵی کوردی پێش هەموو شتێکە. باش. یەخستنەوە تۆ ئەگەر عینێکی هاوبەشت نەبێ هەڵوێستێکی هاوبەش کە هەموو لایەنە سیاسەکان کۆک بوون لەسەری بە بڕای من هیچ شتێک لە بەغدا ناکرێت ئەمە یەکەم. دووهەم ئەو ناوچانەی کە پێشمەرگە لە دوای ڕووداوەکانی موسڵ چۆتە ناوی بە هیچ شێوەیەک پاشەکشی لێ نەکەم. سێهەم بەڕای من لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ عەرەب چۆن کورد واتە نیاڵێ ئاسنی سار دەکوتین لەگەڵ ئەوانە ئەبێ ئێمە ژێرخانی ئابووری خۆمان هێزی پێشمەرگە ئەمانە هەمووی هێزێکی باشی بینێ قۆتێکی باشی بینێ لە داهاتووە بۆی بتوانین دەوڵەتی خۆمان ڕاگەێنین لەگەڵ عەرەب قسەکردن هیچ سوودێکی نییە. بەڵێ سپاس بۆ کاک ئاسۆ لە سلێمانیەوە. جەبار هەر لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک جەبار. هەموو کاتێکی باش کاکە سوانجیان. زۆر سپاس فەرموو کاک جەبار. ڕێزی چاوەکەمی کاکە سوانجیان بەنسبەت ئەو سنوورانەی ئێمەوە کە بە پێشمەرگەی کوردستانی خۆمان بە سەربەرزیەوەوانەوە بە خوێنی گەشتی هەموو شەی دەکانەوە کە چونە سەر سنوورەکان عالمیان چەقاند. مانای وایە ئێمە دەوڵەتێکی سەربەخۆین جارێکی کرد یانی دانیشتنمان لەگەڵ عەرەبە ئێمە لە سی و چلەکانوانە لەگەڵ عەرەبە هەر دانیشتن و لێدوان دەکەین و بە هیچ نەتیجەیە نەگەیشتوون. ئێستا کە گەشتوینەتە سەر ئەو شوێنانەی کە خۆمان یعنی مەقسەدمان و عەلەمی خۆمانمان تیاچەقیوە بە خوێنی ئاڵی شەهیدەکان و بە جەرگی سوتاوی ئەو دایکانە ئایا بە چه ئەقڵێتێکەوە ئێمە جارێککە بچین دانیشتنیان لەگەڵا بکەین و لێدوانیان لەگەڵا بکەین و داوای چیان لێ بکەین زیاد لە حەقی خۆمان. بەڵێ سپاس بۆ کاک جەبار لە سلێمانیەوە لە فەیسبوکەوە محەممەد شێخانی نووسێتی پێویستە دانیشتن و لێکتێگەیشتنی باش هەبێت چونکە حەیدەر ئەبادی وانەیەکی باشی لە مالکی وەرگرتووە کە ئەگەر دژی کورد بوەستێتەوە خۆی دەزانێ چی لێ دێت. محمود لە ئاکرێەوە ئەم کاتت باش کاک محمود. سپاس فەرموو کاک محمود. برام وەڵی پێم وایە ئەلۆ گوێم لێتە کاک محمود بەڵێ. ئەلۆ کاک محمود گوێت لێمە؟ ئێستا گوێت لێمە کاک محمود؟ گوێت لێمە؟ بەڵێ فەرموو. بەداخەوە دیارە گوێی لە دەنگمان نییە کاک محمود لە ئاکرێەوە هیوادارم بتوانێت پەیوەندی کاتەوە لەو کاتی کە ماوە لە پرۆگرامەکە. جوتیار لە شارباژێرەوە ئەم کاتت باش کاک جوتیار. دەستخۆشی بەرنامەکە لەکەم کاشوان. سپاس کاک جوتیار فەرموو. وەڵی من وەکو هاوڵاتیە نازانم سیاسەتی با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستانیا و حیزبە کوردیانە چییە لە بەغا تا شەکی ڕوون نیە چەند ساڵە ئەوان داوای ئەوستانیان کردو ئایا ڕوونە کۆمەڵە کێشەیان لەمە دوایێنا سەر سەحەکە بەڵکو بە نەوت و بە پۆست و بە کورسی و بەمانە پڕیان کرد و کێشێکی زۆریان دروست کرد ئەوان داوای حقیقەتی من پێم وانیە ئەوان داوای حقیقەتێتن کە ئەوە میلەت داوایەکە ئەوەی میلەت داوایەکە و ئەوەی میلەت تەسعیرە پێناوە داوە شتێکە ئەوەی ئەوان داوایەکەن ئەوان ئیشی لەسەرەکان ئەمە شتێکی زۆر جیاوازە يعني هەندێک کەس پێی وایە عەنەم چەقیوە لە سنوورەکان بەڵێ عەنەم چەقیوە دەستخۆشی لە هێزی پێشمەرگاکەم بەڵام کاکە برا ئێمە گە داعش ئەمریکا لە کۆڵی نەکردینایە ئایا بەمانتوانی ناوچە پارێزی ئەبێ ئێمە حسابەوە داهاتوو کەی خۆیمە ئەو شوێنەکە حسابی بۆ نەکرێ دوایی کۆنە بەحسیەکان وستونەکان هەر شەڕی ئەو ناوان پێکەن خۆ ئەمە حقیقەتێکە بێ چاک بزانین نەبێ ئیشی بۆ بکەیت من پێم وانییە کوردی ئستراتیژیەکی لە بەغا هەدە تەنیا کورسی و پارە و مزایدەی سیاسی و دەوڵەمەنی و ئەو شتانەیە بەڕاستی من پێم وانییە قەزەی ئەم میلەتە وەکو حقیقەتێکە بێ بۆ بەرنامەیەکە وایە هەر چی لێ بچوایە بۆ لەسەر ئەو بەرنامە ئیشی بکردا ئایا بەرنامە تایسە هەیە. بەڵێ سپاس بۆ کاک جوتیار. بابان لە سلێمانیەوە ئەم کاتت باش کاک بابان. هەموو کاتێکت سپاس دەکەم من لەسەر کەوەرەکە بەڕاستی کورد پێش هەموو شتێ پێش بچێتە بەغا با ناوماڵی خۆی یەککە لێرە ناوماڵی خۆی یەکە ئەو کاتە بەگدارێکی یەکگرتوو بتوانێت بچێتە بەغا و بڕوا بە بەڵێنەکانی
ئەم عیبادی نەکات عەرەب هەر عەرەبە هیچ جیاوازێکی نییە ئەمە چاکترەوە خراپترە نییە لە عەرەبە ئێمە چەند ساڵە عەرەب زەڵمەمان لێیە عەرەب ژایەتیمانەکە عەرەب بە هەموو شێوەیەک لە ناومانەبە ئێستا چۆن سیقە بەمەی تر بکەین بەڵێ کاک بابان من یعنی داواکاریم ئەوەیە یەکەم شت جارێ من لە ناو ماڵ خۆمان نەکەین ئەجا داواکاریەکەم هەر چەندە تەوەرەکەژی ئەوە نییە ئەم عەرەبانە کێنە ئێرە يعني بۆ نمونە حەزەکەم تەوەرە لەسەرەوە کە ئێستا وتێل هەیە لەم سلێمانیە بۆ بە کەفیلی چەند عەرەبێ بەس لەبەر خاتیوە کە لە وتێلەکەی خێ و پارەکەی وەرگرە کاکە بەڵێ ئەو سوزانێ و عەرەبانە چییە يعني بەڕاستی من حەزەکەم ئەو شتانە سپاس بۆ کاک بابان لە سلێمانیەوە نەریمان لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک نەریمان داشی برای بەڕێزم زۆر سپاس کاک نەریمان فەرموو بەڕێز زۆر سپاس دەبم تەوەیە سپاس بۆ تۆش سلام برایەکەمە من بەڕاستی ئەو ڕەئیم هەیە کە جەنابی کاک مەسعود ئەگەر پێویستی بەوەی هەبی کە ئێستا حالیان ئەو هەموو پێشمەرگی کوردستان هەیە لە بۆ نمونە پەسەکە و پێفە و پێدە و پێشمەرگی دیموکراتی ئێران هەیە هیچ کە پێویست ناسا بەڕاستی لەگەر عەرەب دابنیشی لەبەرەوەی عەرەب هەر عەرەبە فەرقی مالیچی و فەرقی عەبادی و لەلای من فەرقی بەغدادی نییە بەڕاستی یعنی بەتەمای ئەوەش نەبین جارەشی دیکە لەگەر عەرەب بگەینە ئینتیفاق عەرەب هەر کاتێک لە تەنەزول دابیتن بەهەموو شێوەک دێتە پێش بەڵام کاتێک عەرەب دەستی خۆی دیت بەڕاستی وەکو ئەومان لێ دەکا مالیکی چی لێکردین هەر ئەومان لێ دەکات تۆ برای بەڕێز بەڵێ سپاس بۆ کاک نەریمان لە هەولێرەوە هەر لە هەولێرەوە شەماڵ لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک شەماڵ کاک شوان ئەم کاتت باش زۆر سپاس هەموو کاتێکت باش کاک شوان سەبارەت بە مەوزوعەکەت بەڵێ هیوادارم سەرکردەکانی کورد بۆ لەمە دووە ئیسفادە لەوە پێش بکەن کە مالکی سەرۆک وەزیران بوو بەڵێ کاک شەماڵ عەبادیش وەکو ئەو یعنی بۆ ئەوەی سەرکردەکان ئەو دەرزەی لە مالکی وەریان گرت لێرە ئیشی پێ بکەن هەموو بەیەکگرتووی بڕۆن کۆمەڵێک ئەبێ لێرە دانیشن لێرە کۆبنەوە بکرێت قسە تەواو کرێت بۆ ئەوەی هەموو لایەنەکان لایەن لە یەک نەکرێتەوە هیچ لە یەک نەدرێتەوە تەنها وەکو کوردایەتی مەجلیسی تەواو بەسرێ و بە یەک قسە بڕۆنە بەغا ئەو کاتە بە هەموو مەرجەکان ئەتوانن هەموو شتێ بکەن سەبارەت بۆ بودجەیەش کە بڕاوە یعنی بکرێتە شتێکی مسۆگەر و شتێکی مەرجێکی سەدا سەد بۆ ئەوەی ئەوە بودجەی حیزبێ نییە و بودجەی نەسەرێ نیە و بودجەی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە دوا پەیوەندیمان وەستا ڕەفیق لە شکارتەوە لەگەڵماندایە ئەم کاتت باش یانی باش بەرزەکەم زۆر سپاس دەکەین کاک ڕەفیق فەرموو زۆر سپاسی کەناڵەکەتان دەکەم سپاس بۆ تۆش ئەمڕۆ خەبارەت بۆی کە کورد چۆن پێداگیری بکات لە مافەکانی لە داهاتوودا بەڵێ بەڕای من گرینگەکی نێودوەری هەبێت لە سەردەستی بکات وەک چۆن ئەمریکا داوا دەکات کا حکوومەت یەکڕزی هەبێتن دووەم کورد دەبێ خۆیان ساڵ بکەنەوە بە دوو بەجیان لەگەڵ یەک بن لەسەر یەکڕیزی خۆیان بە یەک دەنگ بچنە بەغدا یە لەگە یەک ڕاست بن سێم دەبێت بەغداش نیازتاکی خۆی بە دیار بخاتن یەکەم بە ناردنی موسەی فەرمانبەران بەبێ مەرجبەیەک لاکەوتن ئەوە نیاز باش بەغدایە دووەم جێبەجێکردنی مادەی 130 و هەروها بە پێچوانە دەبێ بێ لە حالی خۆمان بکەینەوە داوای سەرخۆیی بۆ کوردستان بکەین بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە فەیسبوکەوە حسێن مەحموود نووسیوتی کێشەکە کێشەیەک هەیە لە خودی فکری عەرەبدا کە کورد بە مزوری خۆی دەزانێت پێویستە ئێمەی کورد باوەڕمان بەبوونی خۆمان هەبێت زاد بکەین دوو هەنگاو بۆ پێش بڕۆین و یەک هەنگاویش بۆ پاشەوە دەبێت کورد ئەوە بزانێت توێکەڵ هەڵگرتنی پیاز چاوپەڕ فرمێس دەکات بەڵام دۆخەکە شایەنی ئەوەی هەیە ئایا کورد دەیەوێت عەرەب و فارس و تورک فەرشی سووریان بۆ ڕاخەن بڵێن فەرمونون بێن بۆ وڵات چاوتان شینە پرسیارەکە بۆ کورد باوەڕی بە مافەکانی خۆی نییە تاس بێنێ هەمیشە لە خۆشیدا بن بەڕێزان